چونکە ئالیک زیاتر لە ١٧٠ تێچووی پەلەوەرخانەکان پێک دێنێت. هەر گۆڕانکاریەک لە نرخی ئالیکدا ڕاستەوخۆ کاریگەری لەسەر نرخی مریشکدا دەنێت. لەلایەکی دیکەوە ئالیک هەوێنی دیاریکردنی کوالێتی و تەندروستی گۆشتی مریشکە و تامی پێدەبەخشێت. ئێمە بەپێی تەمەنی ئەو مریشکەی کە هەمانە و بەپێی ئەو نەوعی مریشکەی کە بەخێوێکن مریشکی گۆشت یان مریشکی هێلکەیە یاخود دایکانەیە پێکهاتەی ئالیکەکەمان ئەگۆڕێ و قەبارەکە شێگۆڕێ. مریشکە تاوەکو تەمەنی گەورەتر بێ پێویستی بە سەرچاوی وزەی زیاترە نەک پرۆتین. هەتا بچووکتر بێ پێویستمان بە پرۆتینی زیاترە لە مریشکی گۆشتە. وجگە لە ئەمانە ئەو کارگی ئالیکانی کە لە کوردستانە هەن زۆر گرنگی بەوەیە کە پرۆبایۆتیک بەکاربێنن لەناو ئالیکەکانیانە لەبەری پرۆبایۆتیک سەرچاوی بەکتریای سوودبەخشە بۆ ڕێکخۆڵی ئەم مریشکەکە وای لێ ئەکا هەرسی ئەم دانەوێڵانە سەریع بێت زووتر گۆشت بکرێ و هەروەها وای لێ ئەکات کە دوور بێت لە مەشاکلی نەخۆشی و مەناعی بەرزەکاتەوانە. کاتێکێک لەو پۆینتانێک کە ئێمە هەمانە پرۆبایۆتیکی باش بەکارێن سەرچاوی کانزای باش بەکارێنن ڤیتامینی باش. ئالێکی گیانیشمان هەیە بەڵام یەکێک لە زیانەکانی ئەو ئالیکانی کە لە دەرەوە هەناردا ئەکرێن ئێمە نازانین پێک هاتەکەی چییە لەبەرەوەی کە کاتێک ئەمە کرا و ئاواکرا بە پلێت تۆ نازانی چی تێکراو ئایا ئەو سەرچاوی ڤیتامیناتانە کواڵەتی بەرزە ئەم مریشکەی سوودی تەواوی لێ بینێت چونکە تەواوی ئەم پرۆسەیە پشت بەوە بەسێ مریشکەکە بە کورتترین ماوە گۆشتێکی باش بگرێت لەبەروی مەسارەفی زۆرە هەتاکو بتوانین بە نرخێکی گونجاو بگاتە دەستی هاوڵاتی. بەهۆی ئەو خواستە بەرچاوی لە بازاڕەکانی هەرێمی کوردستان و عێراقدا هەیە ساڵ دوای ساڵ ژمارەی کارگەکانی بەرهەمهێنانی ئالیکی پەلەوەر و ئاژەڵ و ماسی لە هەڵقشاندایە. ئەم کارگانە جگە لە دابینکردنی پێداویستی پەلەوەرخانەکانی نێوخۆ ساڵانە بە سەدان تۆن ئالیک هەناردەی شارەکانی عێراق دەکەن. جەنگی ئەمریکا و ئیسرائیل لەگەڵ ئێراندا کاریگەری لەسەر نرخەکان داناوە و نرخی ئەو ماددە خاوانەی ئالیکیان لێ بەرهەم دێت بەرز کردوتەوە بە جۆرێک نرخی هەر تۆنێک ئالیک نزیکەی 200,000 دیناری چۆتە سەر. لە هەرێمی کوردستان 48 کارگەی بەرهەمهێنانی ئالیک هەن کە توانای بەرهەمهێنانی 1180 تۆنیان لە کاژێرێکدا هەیە. بەرهەمی ساڵانەی کارگەکان زیاتر لە 2,500,000 تۆنە کە بەهاکەی دەگاتە نزیکەی 13 ملیۆن دۆلار. زیاتر لە نیوەی ئەو بڕە هەناردەی بازاڕەکانی عێراق دەکرێت. پێش پرۆژەکانی کارگەکانی ئالیک لە هەرێمی کوردستان زۆربەی زۆری بەرهەمی جوتیارانی هەرێمی کوردستان بەهۆی نەبوونی بازار و ساغ نەبوونیانەوە تووشی زەرەر و زیانێکی زۆر بوون. بەڵام لە دوای دروستبوونی پرۆژەکانی ئالیک توانیمانە بەرهەمی ناوچەکە بەرهەمی زیادەی ناوچەکە هیچ جوتیاران لە گەنم و گەنمەشامی و بەرهەمەکانی تر ساختکەینەوە. لە پاڵ ئەوەدا دابینکردنی هەلی کار دەستی کار بۆ ژمارەیەکی زۆر کرێکار چ بە شێوەیەی ڕاستەوخۆ لە ناوخۆی کارگە و چ بە شێوەیەکی ناڕاستەوخۆ لە ڕێگەی کێڵگە پەلەوەریەکان و لە ڕێگەی شۆفێرەکان و کرێکارانی کرد. کارگەی لاس بۆ بەرهەمهێنانی ئالیک ساڵی 2019 بە سەرمایی 6 ملیۆن دۆلار لەسەر ڕووبەری 12 دۆنم زەوی دامەزراوە. هەلی کاری بۆ 300 کەس بە شێوەی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ ڕەخساندووە. ئەم کارگەیە مانگانە بە بەهای نزیکەی 3,500,000 دۆلار ماددەی خاو دەکرێت و دەیکات بە 7,000 تۆن ئالیک کە بەهای فرۆشی مانگانەی نزیکەی 3,800,000 دۆلارە. کارگەکانی ئالیک بزوێنەری شەڵگە پەلەوەریەکانن. ئێستا لە سەرووی تێچووی 170 مریشک ئالیکە. پێداویستی ناوخۆی هەرێمی کوردستان کە ئێستا چێڵگەکانی پەلەوەر و
چێڵگەکانی ماسی و گاوداری بەگشتی زۆربوونا مانگانە زیاتر لە 500,000 تۆن ئالیشیان پێویستە. لەم بەرنامەی مێیدین کوردستاندا بە خاوەن چێڵگە پەلەوەریەکان بەو کەسانەی کە پرۆژەی ماسی و گاوداریان هەیە ڕوونی دەکەینەوە چ جۆرە ئالیکێک بکڕن و لەکوێ ئالیک دەستخەن. جگە لە گەنمەشامی و گەنم ئەویش لە یەک دوو وەرزدا ئەگەر نا سەر تاپای ئەو ماددە خامانەی ئالیکی پەلەوەریان لێ دروست دەکرێت لە وڵاتان هاوردە دەکرێن. دێن لێرە جگە لەوەی کە پشکنینی دەواازە سنوورەکانیان پێەیە دیسان لێرەش تێست دەکرێنەوە. سڵاو سڵاو لێ بەکار بەخێر. ئەو ماددە خامانەی کە ئالیکی ئاژەڵیان لێ دروست دەکرێت چین لە شوێوەی کڕن. گەنم و گەنمەشامی لە وەرزی خۆیان کە لە هەرێمی کوردستان دەزەکەی و هەیە ئەمە هەموو بەرهەمەکانی ناوخۆ بەکارێنین. لەم کاتانەی مەگەر نەبێت بەرهەمی دەرەوە بەکاردێن وەکو مادەکانی تر سۆیایە پریمێکسە زەیتی سۆیا لە دەرەوە داخڵەکرێن. زیاتری کام وڵات لە بەرازیلەوەیەت لە ئەرجەنتینەوەیەت لە رووسیاوەیەت لە ڕێگەی دەواازە سووریەکانی ڕۆژهەڵات و باکوورەوە. بەڵێ رووسیەکان زیاتر لە دەواازەی ڕۆژهەڵاتەوەیەن ئەوانی تر لە ئیبراهیم خەلیلەوە. لە ئیبراهیم خەلیلیش حتمەن ئەوانە پێشتر پشکنینیان لۆ کرایە کە کوالیتیان چۆنە و لێرەش دیسان لێ. بەڵێ ئێمە ئێستا ئەبێت ئەم ساقە کوالێتی کۆنتترۆلی پێبێت سەیری کەین و وە خۆشمان لێرە پێم خۆشە هەرمبوونی کە کاچی شۆفێر ماندوو نەبیت. باشی لا کام دەواازە هاتووی لا دەواازەی نێودەوڵەتی ئیبراهیم خەلیل. ئامانە پشکنینی تاقیگەی ئیبراهیم خەلیلن بۆی کە ئەم بەرهەمەی کە هاوردە کراوە شیاوی ئەوەیە کە بکرێتە ئالیشی پەلەوەریان ناوەمان لێرە تا دڵیان نەبینەوە ئەم بارە داناگەی خۆشمان دووبارە پشکنینی بۆکەینەوە دکتۆرە لێرەیە ئەم کوالێتی کۆنتترۆلەژ ئەبێ لای ئەم شۆفێرانە باشە. پێشتر وەزارەتی کشت و کاڵ لە کۆتایی ساڵی 2022 بڕیاریدا کە باجی گومرجی لەسەر هێنانی ئالیکی پەلەوەر ماددە خامەکانی ئالیکی پەلەوەر کەم بکرێ یا هەڵبژیرێ. ئەوە ئێستا هەیە نەخرنێ هەر نەکرا بڕیار بوو بیکەن بەڵام ناکرد کە تێچوی مریشیش زۆرە بێت. تەبعاً من ئەم مەوادە کڕم کە گران بێ ئەلەف گرانەکەم. بەر لە 7 ساڵ خاوەنی کارگە بازرگانی هاوردەکردنی ئالیکی دەکرد و تەواوی ئەو پارەی ئێستا داهاتیانە بۆ کڕینی ئالیک دەچوە دەرەوەی وڵات. بەڵام ئێستا بەهۆی ئەم پیشە سازیەوە لانی کەم سەداسی ئەو پارەیە لە ناوخۆدا دەستا و دەستی پێدەکرێت. لە زۆربەی خاوەن کارگەکان کە پرسیومە بۆ کارگە داناوە ئەڵێ بازرگان بووم پێشتر بۆیە بیرم لە کارگە کردەوە. تۆ شەر بازرگانی ئالیک بوویت کە کارگە دانا. بەڵێ ئێمە لە بیداتەوە ئالیکمان لە دەرەوەی وڵاتەیەنا پارەیەکی زۆرمان ئەنار بۆ دەرەوە نەما ئازاین چیشمان بۆ ئەنێرن. زۆر جار بە تاخیرە زۆر جار بە تەڕبوونە زۆر جار عنی شتێک بوو ئێمە بەدڵمان نەبوو بەڵام مەجبور بووین. کارێکی قورس نە لە وڵاتەکەی خۆشمان دەستی کارمانەیە. ئێمە لە دەرەوە هەموو مانگێک بای 2 ملیۆن 2 ملیۆن و نیو ئالیکمان هێنا 2 ملیۆن و نیو دۆلار. بەڵێ مانگانە بە بەهای 3,500,000 دلار مادەی خاو لە جۆرەکانی سۆیا، گەنم، گەنمەشامی، کەپەک، زەی، پریمێکس دەکڕن. بەر لەوەی مادە خاوەکان بخرێنە نێو سایلۆکانی کارگەوە پشکنینی فیزیاییان بۆ دەکرێت و تەنیا دوای دڵنیابوون لە کوالێتیان ڕەوانەی هێڵی بەرهەمهێنان دەکرێن. ئەو مادە خامانی کەیان ئەبێ ڕوتوبەکەیان لە ستانداردا بێت بە تایبەتی گەنمەشامی لە بەرویکێکە لەو دانەوێڵانەی کە زۆر هەستیارە
بە ڕوتوبەی بەرز ئەگە ڕوتوبەکەی بەرز بێت کەڕوو هەڵەهێنێ ئەگە کەڕوش بکە مریشکەکە ئەم کەڕۆ بخوات تووشی کەمی مەنەعا بێت و نەخۆشەکەوێت ئاژەڵی تەندروست مرۆڤی تەندروست سەسارێکی تەندروست لەبەرەوە بێ زۆر احتیمام بین بەوەی کە ئالیکێکی تەندروست ئەم مریشکەی خوا بۆی ئێمەش تەندروستی حەوت زۆری مادەی سەرەکی پێکاتەی ئالیک دەست لە نێو سایلۆکانی تایبەت بە خۆیانەوە و ئامادە دەکرێن بۆ پرۆسەی هاڕین. تەواوی پرۆسەکە بە شێوەیەکی ئۆتۆماتیکی و لە ڕێگەی شاشەی کۆنتترۆلەوە بەڕێوە دەچێت. بە بەکارهێنانی ئامێری پێشکەوتوو هەم لە PLC هەم لە کۆمپیوتەر هەم لە ئامێرەکانی ناو کارگەکەمان علەفەکە دروستەکەین بە باشترین شێواز بە باشترین فۆرمۆڵ لەسەر شێوازێکی عالەمی علەفەکەمان حازرەکەین و هەموو کارەکان لەم بەشەیەکرێت کە ئێرە کۆنتترۆڵە هەم لە هاوردەکردنی مەواد لە سەرخستنی مەوادمانەیە سەریخین لەم بەشەیە مەوادەکان ئاشکردنیان هەیە ئەبێ هەموو مەوادەکان بە شێوەیەکی گشتی بکرێن بە پاودەر کاتێکەکەکرێن بە پاودەر مەوادی پرۆتینی ترمان هەیە لەگەڵیانە هەموو مەوادێک سایلۆی جیاکراوی و تایبەتی خۆی هەیە. لەم بەشەدا گەنم و گەنمەشامی بەپێی ئەو جۆرە ئالیکەی کە بۆ پەلەوەر ماسی یان ئاژەڵە دەهاڕن و ئامادە دەکرێن بۆ قۆناغی تێکەڵەکردن. گەنمەشامی سۆیا لەگەڵ گەنم پێویستیمان بە هاڕینیانە بۆ ئەوەی سود لەوە وەرگین کە لەگەڵ علەفەکە بە شێوازێکی جوان تێکەڵاو بێت چکە ئەگەر گەنمەشامی یا سۆیا بە شێوازێکی وان نەهاردرێ لەگەڵ علەفە تێکەڵ ئەبێت دیارە بێت. دوای ئەوەی مادەڕەقەکان دەکرێن بە پاودەر لەگەڵ پێکاتەش لەکاندا تێکەڵ دەکرێن. لێرەشدا ئامێرەکان بە سیستەمێکی دیجیتاڵی و زیرەک بەبێ دەستێوەردانی مرۆڤ ئەو جۆرە ئالیکەی داوا کراوە بەرهەمی دێنن. بە 11 پلەی شێداری و 320 پلەی سیلیزی ئالیکەکە گەرم دەکرێت بۆ ئەوەی ببێتە قالب و دەنگکۆڵا بۆ بەردەم دەنووکی پەلەوەر. لەم بەشەیاندا پێویستە ئەم ئالیکە بەر لەوەی پاکەت بکرێ و بنێرێتە بازار سارد بکرێتەوە. بێگومان هەم گەرمکردنەوەکە سوود بە ئالیکەکە دەگەێنێت هەم دەبێت سارد بکرێتەوە. ئەمە شۆکاری خۆی هەیە کە بۆ ئەوەیە بۆ ماوەیەکی زۆر لە کۆگاکان یاخود لە کێڵگە پەلەوەریەکان بەگشتی بمێنێتەوە. سوودی ساردکردنەوە چییە کە ئالیکە سارد دەکەن؟ لە پاش دروستکردنی پلێتکردنی علەفەکەمان یێتە سەر بەشی ساردکەرەوە کە ئیشی ئەم ساردکەرەوەش ئەوەیە کە علەفەکەمان لە پلەیەکی گەرمی بەرزەوە بێنێتە سەر پلەیەکی ئاسایی و سارد. ئەمەش یارمەتی ئەوەدا کە علەفەکەمان تەمەنێکی زیاتری هەبێت بۆ بەرگەی زیاتریش بگرێ و لەبەر ئەوەیە. بەر لەوەی ئالیکەکە بکرێتە حەب واتە پالێت بە قۆناغی هەڵەمبووندا تێپەڕ دەبێت بۆ ئەوەی لە بەکتریا و ڤایرۆس پاک بکرێتەوە و ئاسانتر قاڵب بکرێت. کاتێکە بەرزبوونەوەی نرخی مریشک ئەبێتە هەواڵی میدیاکان هۆکاری سەرەکی ئالیکە چونکە 170 بۆ 75 تێچووی بەرەمێنانی مریشک ئەم ئالیکەیە. کیسەکانی ئالیک بە پێی جۆرەکان و ڕەنگیان جیاوازە و هەر یەکێکیان 40 کیلۆگرام ئالیکی تێدەکرێت. ئالیکی ژمارەیە کیسەی زەردە و نرخی تۆنێکی 770,000 دینارە، ژمارە 2 سەوزە و نرخەکەی 760,000 دینارە، ژمارە 3 شینە و هەر تۆنێکی بە 750,000 دینارە. ئالیکێکی تازێ و فرێشە
لە چاو ئالیکانی کە هاوردە دەکرێت ئالیکێکی تازێ و خۆمان بە دوواداچوونی دەکەین تا دەچێتە بەردەست خاوەن کێڵگە پەلەوەرەکان ئەوانش بەکاری دێن و ئێمە لەو مەرحەلایەتی وازیشان لێ ناهێنین بە دوواداچوون بۆ نوعێتی ئالیکەکە کە بەکاری ئەهێنن بۆی ئەمان کێشەیە شتێک هەبێ بە دوایە چین و بزانین ئەو جۆری ئالیکە ئەوان ئیسفادەی لێ یەکەن و سوودی هەیە بۆ کێڵگە پەلەوەرەکان یان بە پێچەوانەوە بۆی ئێمە بە دوواداچوونی بووەکەین و تا ئاخر دەقەی ئەو پەلەوەرە کە دەیفرۆشن لەگەڵ یانە دەبین. بۆ ئەوەی پەلەوەرێکی تەندروست لە بازاردا هەبێت پێویستە ئالیکێکی تەندروست و خۆماڵیش بچێتە سیقەتۆرەی مریشکەکان ئەو کات بێ دوودڵی ئەم مریشکە دەکڕیت و دەیخۆیت. پێشەوەی ئالیکەکە بگاتە چێڵگە و بازاڕەکان لێژنەکانی ڤێتەرنەری و کشتتوکاڵ سەردانی کارگە دەکەن و پشکنین بۆ زۆر و کوالێتیەکەی دەکەن تاوەکو لە سەلامەتی بەرهەمەکە دڵنیا ببنەوە. جۆری علەفەکان چەند جۆریان هەبێ ئێمە نمونە وەرەگرین ئەی گەڕینەوە بۆ مدیرێتی بەیتەڕی سلێمانی لەوێ جیازی پێشکەوتووی لێیە بە پێشکەوتوترین شێوە ئازمایش و فەحسی خۆی بۆ ئەکرێت ئەوانیش بە شێوەیەکی زۆر ئەکادیمی و علمیانە ئەو فەحس و شتانە ئەکەن و نەتیجەکانیشمان پێڵێنەوە. بە پێی نووسراوی حکوومەتی هەرێمی کوردستان نابێ ئالیک لە دەرەوە هاوردە بکرێ ئالیکی بیانی. من نمونەیەکی ئالیکی بیانیم لە بازاری سلێمانیەوە هێناوە. خۆ ئێوە هیچ پشکنینێکتان بۆ ئەوە نەکردووە چۆن لە بازار ئەفرۆشرێت. ئەوەیان پەیوەندی هەیە بە مدیرێتی بەیتەرە و بەڕێوەبەرایەتی گشتی کشت و کاڵی سلێمانی. بەشی زۆری و ئالیکەی بۆ بازاڕەکانی نێوخۆیە ڕاستە و خۆ لە کارگەدا دەفرۆشرێت و زیاتر لە نیوەشی هەناردەی شارەکانی عێراق دەکرێت کە زۆربەی کات پێشوەختە فرۆشراوە و لەسەر داواکاری کڕیار بەرهەم دەهێنرێت. کارگەکە بووەتە پاڵپشتێکی باشی خاوەن چێڵگە پەلەوەریەکان چونکە زۆربەی کات بە قەرز ئالیشیان پێدەدات تاوەکو کاتی فرۆشتنی بەرهەمەکانیان. لەوە پێز ئالیکمان لە دەرەوە بۆ داهات باشە لە دەرەوە بۆماندات قەناعەت کە تەڕ دەبوو کە ڕووی لێ دەدا هەر شتێک بوو بۆیان دەناردین. ئێستا مشتێکی باشە ئالیکێکی باشە من 3 ساڵ 4 ساڵە لەگەڵم معاملەی دەکەم هیچ شتێکی خراپم لێ نەبینیون معاملێکی زۆر باشە تا ئێستاش هەر لێرە ئالیکی دەبم لای ئەمان. ئێستا تەواوی خۆراشی ماسی لە کارگەکانی ئالیکی هەرێمی کوردستان بەرهەم دەهێنرێت. ئەمە شوای کردووە نرخی ماسی بە بەراورد بە ساڵانی ڕابردوو هەرزانتر بێت. ئەو ئالیکەی بۆ ماسی بەکاردێت پرۆتینی بەرزە و پریمێکسی تایبەتی تێدایە. ماسی بە نسبەت مریشکەوە کێشۆکەی کەمترە لەبەرەوەی ئەو کەمترە خوات دسانان ئەوە هیچ کە نایخوات کە سار دەکات زەو سار دەکات بەڵام لەکە ئیتر لەم مانگە بەدواوە دەسەکاتە خواردنی خۆی. ماسی کاتێکی زیاترێوێت 6 مانگێوێت 6 بۆ 7 مانگێوێت بۆ هەتا دەرچوو بۆ هەر 2 کیلۆیەک 4 کیلۆ علەفی پێویستە 4 تا 4 کیلۆ نیو. علەفەکەشمان گران بۆ ئالیکەکەمان بەهۆی ئەم وەزعەوە بازاڕەکەی کز بووە ماسی زۆر ئەو ئینەی جاران ێستا پارەم کاتەیە ماماندا بە 8,000 ئەمڕۆ دوێنێ من فرۆشتومە بە 3,500 دینار. کاتێک مریشکێک بە ئالیکێکی تەندروست و لەژێر چاودێری لێژنەکانی کشتتوکاڵ و ڤێتەرنەریدا بەرهەم بێت و
بە دەستی کابانێکی لێزان ئامادەکرابێت ئەو کات چێژ و تامی ڕاستەقینەی دەردەکەوێت. مریشکی خۆمان تام و چێژێکی هەیە زۆر خۆشە. خاوەن کارگەکانی ئالیک دوو داواکاری سەرچیان هەیە. یەکەمیان لێخۆشببوونی گومرجی لەسەر ئەو ماددە خاوانەی لە دەرەوە هاوردە دەکرێن و دووەمیشیان ڕێگریکردن لە هاوردەکردنی ئالیک کە بە فەرمیش قەدەغەیە. هەموو کارگەکانی بەرهەمهێنانی ئالیک بنووسراوی فەرمی کری کارەبایان بۆ کەم کرایتەوە بۆی کەوا تێسوی بەرهەمهێنان کەم بکرێتەوە. وەزارەتی کشتتوکاڵ پلا نووسراوی فەرمی بەرز کردوێتەوە بۆ ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان بۆی کەوا لێخۆشبوونی گومرجی بکرێت بە تایبەتی بۆ هەردوو پێکاتی عەلفی گەنمەشامی سۆیا. ئەوەی کە دەڵێن بەرهەمی ئالیک لە دەرەوە هاوردە دەکرێت ڕەنگە بۆ هەندێک پەلەوەری جوانی و باڵندەی نادیر و هەندێک شتی تر بەڵام بەشێوەیەکی گشتی ئەوەی کە ئێمە دەیزانین کە لە سەروی 2015 پرۆژەی پەلەوەریمان هەیە بە 100% احتیمال لە سەبەربوومی ناوخۆی دەکەن. کارگەکانی ئالیک بوونە تا پاڵپشتێکی گرنگی زووتیاران بە تایبەت کاتێک حکوومەتی عێراق هەموو گەنمی زووتیارانی هەرێمی کوردستان وەرناگرێت ئەوان لێیان دەکردنەوە. Made in کوردستان بە سپۆنسەری کاڤین فارم